بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا، وجعل الجنة هي دارنا، اللهم آمين. إيمان داراني برز خوشويست برایان و خوشکان، ڕۆژوگرانی مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەر شوێنێکن، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر خۆتان و ماڵ و منداڵتانە. خوای تەعالا لە ناخۆشی دنیا، لە ناڕەحەتی، لە خەڵکی خراپ هەموو لایەکتان بپارێزێ بۆ خاتری گەورەی قورئان. خۆ بە خۆشحاڵ زانم لە شەوێکی تری پارشەوی پەیامدا لە بەرنامەیەکی تری ڕاستە و خۆدا بە خزمەتتان ئەگەینەوە بۆ باسکردنی بابەتێکی تر لەو بابەتانەی پەیوەندی بە ڕۆژوو و مانگی ڕەمەزانی پیرۆزەوایە، بە ئومێدی ئەوەی بتوانین ئەم بابەتانە حەق و مافی خۆی پێ بدەین لە خزمەتی جەنابتانە. بەڕێزان، یەکێک لەو شتانەی کە لە مانگی ڕەمەزاندا دێتەوە مەیدان و قسەی لێ ئەکرێتەوە هەموو ساڵێک، واجبێکە لە واجباتی مانگی ڕەمەزان، فەرزێکە لە فەرزەکانی مانگی ڕەمەزان، ئەویش بابەتی زەکاتە. جا زەکات ئەبێ بە دوو بەشەوە، زەکاتێکەیە زەکاتی ماڵ و سەروەت و سامانە، زەکاتێکەیە زەکاتی لاشە و نەفسی مرۆڤە. ئەو زەکاتە کە زەکاتی پارە و سەروەت و سامانە مەرج نییە هەر لە مانگی ڕەمەزاندا خەڵکی دەری بکات، بەڵام زۆربەی خەڵکی مانگی ڕەمەزانی کردوتە سەری مانگی خۆی بۆ زەکات. بەشێکی تر لە زەکات، جۆرێکی تر لە زەکات کە زەکاتی نەفسە و زەکاتی لاشەیە، زەکات الفیترە. لە کوردەواری خۆماندا پێی وترێ سەرفیترە. سەرفیترەش واجبێکە، فەرزێکە، پەیوەندی بە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە هەیە. بۆیە پەیوەندی ڕاستە و خۆی سەرفیترە لەگەڵ ڕۆژوە، پەیوەندیەکان پەیوەندیەکی ڕاستە و خۆیە، چونکە ڕۆژوو هۆکاری سەرفیترەیە، ڕەمەزان هۆکاری سەرفیترەیە. بۆیە ڕەبتێکیان بە یەکەوە هەیە. هەر لە فیقهی ڕۆژوودا گرنگە ئێمە بزانین بابەتی سەرفیترە و ئەوەی پەیوەندی بە سەرفیترەوە هەیە چێ بەڕێزان. یەکەم بۆچی ناونراوە لە عەرەبیدا زەکات الفیطری. طبعا فیطر واتە جەژن، کاتێک ئەوترێ عید الفیطر واتە جەژنی ڕۆژ و شکاندن، ئەمیش زەکات الفیطرە. فیطر وەکو ئەرزم کردن یعنی ئەم زەکاتە واجب ئەبێ بە فیطر، بە جەژن، بە جەژن، بە شەوی جەژن واجب ئەبێ. بۆیە پێی وتراوە زەکات الفیطر، پەیوەندی بە جەژنەوە هەیە، پەیوەندی بە عید الفیطرەوە هەیە، پەیوەندی بە ئەو شەوەوە هەیە کە بەیانیەکەی جەژنە. بەڕێزان و خۆشەویستان، بۆیە ناونراوە زەکات الفیطر. پاشان بابەتێکی تر لە زەکات الفیطرە ئەوەیە فەلسەفەی ئەم زەکاتی فیطرە چییە؟ فەلسەفەی سەرفیترە چییە؟ بەڕێزان و خۆشەویستانم، دیارە دوو خاڵ زۆر گرنگە لە فەلسەفەی سەرفیترەدا ئێمە بیزانین. یەکەم پاکردنەوەی نەفسە و پاکردنەوەی عیبادەت و بەندایەتیە لەو هەڵانەی، لەو نوقسانیانەی کە ڕوو لە ڕۆژۆکەمانەکات. ها بەڕێزان، جەنابتان ئەزانن ئینسان ئەگەر لە نوێژە هەندێ هەڵا هەیە بیکە، سەجدەی سەهوو ئەبات. سەجدەی سەهوو ئەبات، ئەم سەهوەی کە کردوێتی پێی جوبران ئەبێتەوە، پێی قەرەبووە بێتەوە. ئەم سەرفیترە یەکێک لە فەلسەفەکانی
قەرەبووکردنەوەی هەندێ هەڵە و کەم و کوڕیە کە ئینسان لە کاتی بە ڕۆژووبووندا تووشی ڕۆژۆکایە بێت. چۆن سەجدەی سەهوو بۆ هەڵەی نوێژە، سەرفیترە و زەکاتی فیتڕیش بۆ هەڵە و کەم و کوڕی ڕۆژۆ بەڕێزان و خۆشەویستانم. یعنی وەکو سەجدەی سەهوو وایە بۆ نوێژ، ئەم سەرفیترەیە. ئەمە یەکێکە لە فەلسەفەی دانانی سەرفیترە. و یەکێکی تر لە فەلسەفەکانی بەڕێزان ئەوەیە کە دەوڵەمەندکردن و بێنیازکردنی هەژاران و نەدارانە، پەیوەندی بە بەرامبەرەوەیە. فەلسەفەیەکی پەیوەندی بە خودی خۆمانەوەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی طهرة للصائم من اللغو والرفث، يعني ئەبێتە هۆکاری پاکردنەوە و کەفارەتی ئەو هەڵانەی کە بەسەر ڕۆژوانە دێت. فەلسەفەی دووەم پەیوەندی بە بەرامبەرەوە هەیە، پەیوەندی بە هەژارانەوە هەیە. ئینسان زۆر جارەوە عیبادەتانەی کە لەگەڵ بەرامبەردایکە خێر و ئەجر و پاداشتی زیاترە لەوەی کە خۆی و بینی خوایکە. خەیر الناس من أنفع للناس من نفع للناس، يعني باشترین کەسەوەی سوودی بۆ خەڵکیە بێت. ئینسان هەر خۆی لە یاد نەبێ، خەڵکی تریشی لە یاد بێ. الأرض خلقت لغيرها ولم تخلق لنفسها. ئینسان ئاگای لە هەژارێکە، ئاگای لە دراوسەیەکێتی. ئەم ئاگا لێبوونێکی واجبە. ئەوە نییە بە تەتەووعی بێ بڵێ کاکە من باوکارێکە بکەم، نە، ئەمە واجبە لەسەر شانت بڕۆی تەکلیف لەو فەقیرە و هەژارە و نەدارەی دراوسێت بکەی. ئەم سەرفترەی بیتێ بۆ ئەوەی ئەمیش جەژن وەکو تۆ نان بخوات، جەژن وەکو تۆ دڵی خۆش بێت. باشە تۆ دڵیت خۆش بێ، دراوسێکانت دڵان ناخۆش بێت، چ تامێکی هەیە؟ من خۆم جلی جوانم لە بەرابێ، هەرچی خەڵکێ جلی ناشرینی لە بەرابێ، تامی چییە؟ ئینسان بەم سەرفترە ئاگای لە هەژاران و نەدارانە بێ. مەش بەڕاستی فەلسەفەیەکی گەورەیە بەڕێزان. شریعەتی ئیسلام زۆرێک لە کاروبارەکانی کە کاتی دڵخۆشکردنی ئینسان و دڵخۆشبوونی ئینسانە، شریعەتی ئیسلام هاتووە لەو کاتەدا ئەبێ ئاگای لە خەڵک بێ. منداڵێکتە بێ دڵت خۆشە، ئەبێ ئاگال لە فەقیر بێ، گوێزەبانە بکەیت، عەقیقە بکەیت. خانوویەکی تازەت کردووە چیتە نایەوە، ئەبێ وەکیرە بکەی، ئاژەڵێک سەر بڕی، خەڵکێک داوەتکەی، ئاگال لە خەڵک بێ. خێزانەیەنی شەرعەڵێ بێ وەلیمە بکەی، بۆ خەڵکێک تێرنان بکەیت. لە ڕەمەزانە پەنێکت داوە لەگەڵ خێزانتە، ئەبێ یانی زۆرێک لەو بینانە، زۆرێک لەو عیبادەت و کەفارەتانە خەڵک مشارەکاکەی لەگەڵ خۆتدا، بۆی ئاگاد لە فەقیران و هەژار. کێمان لەگەڵە؟ کاک وەلیدگیان. مامۆستایەک دوو پرسیارم هەیە. سەلام عەلەیکوم کاک وەلیدگیان. سەلام عەلەیکوم. مامۆستایەک دوو پرسیارم هەیە. فەرموو. مامۆستا گیان. مامۆستا ئەوڕۆ کڕۆناوەنجەکەم ڕۆژی لایکبوونیەتی بووە 17 ساڵ. ئایا پیرۆزبایی لێ بکەم و ڕۆسمی پێکەوە بگرین و یان ئەو شتە زیادەیە لە ئیسلامدا؟ دەبی یان نابی پیرۆزبایی لێ بکەم؟ ئەوڕۆ 9 بووە 17 ساڵ کڕۆناوەنجەکەم. کاک وەلیدگیان، کاک وەلیدگوێت لێمە؟ بەڵێ. خوای گەورە کوڕەکەت دێنە سێنێ و مناڵەکانت دێنە سەرێ، تەمەن درێژ بن یا ڕەب العالەمین. بەڵام من بابەتی عید میلادە بەڕاستی لەوەی کە خەڵکێک لە ماڵەوە هەندێ مەسەلەن کێک و نازانم چی و موالی دەکەی و ڕاستی ئەم شتانە یعنی عادەتی ئینسانی موسڵمان نییە، ئاکاری ئینسانی موسڵمان نییە. یعنی لە ئیسلامە شتی وان نییە. ئەمە این گاور و جوولەکەکانە مەسەلەن خەڵکێک ناوێتی
هێناوێتێناو مسلمانان و مسلمانانش پێڕەوێکەن گرنگەوەیە کەس پرسیاری جۆم دەکرێت نوێژی تەراویح لە ماڵ بکەیت تێکە بۆ خەڵکەی نەبی خەڵکی ئێستا وەکەوەی ئاەت و حەدیسی لەسەربی کە هاتە دەرێ عینی دنیا پەرستەکەی جارانە یعنی هیچ تەخوا و ئیمانی لەگەر نەسێ بەشی منافقە لەگەریان نەکەی لە ماڵێ بکەیت تەراویحەکەی دەبیان نابی. کاک وەلید گیان تەراویح ئەگەر بۆت ئەکرێت جەماعەتەکە خێری باشترە ئەگەر هەر لە ماڵا بیکە دروستە برایەکی بەڕێزە لە ماڵا تەراویحەکە برایەکی بەڕێزە لە شوێن پیشەکەی مەسەلەن تەراویحەکە لە هەر کوێ تەراویحەکەی ئەجر و پاداشتی خۆتێ ئینشاءڵڵا باش نێگرنگەوەی تەراویحەکە بکەیت کاک وەلید گیان باشە تێگەیشتم خوای گەورە بتپارێزێ. ماسە ئاخی پرسیار بکەم فەرموو. ماسە خۆشتن لە حەمامە شەعبیەکان حەمامی دەرەوە لە ڕەمەزانان جایزیان ڕۆژۆکە سووک دەکەم خۆشوەردن حەمامە شەعبیەکان یاخود مەلەکردن لە دەرەوە هیچ کێشەیەکی هیچ کێشەیەکی تیانێ مەگەر جەماعی بێت. جەماعی جایز نییە مامۆستا؟ جەماعی بە هیچ جۆرە جایز نییە. حەمامی جەماعی طبعا من تێبینیەک لە خزمەت جەنابت و ئەو بەڕێزانەیە کە گویان لێمانە حەمامی دەرەوە بۆ ئافرەتەر حرامە بەڕاستی بۆ ئافرەتەر حرامە بچێتە حەمامی دەرەوە خۆی بشوە ئەوە حەدیسی پێغەمبەری خوای لەسەرە بەڵام بۆ پیاوان ئەگەر حەمامەکەت ئاوا مەسەلەن جەماعی بوو ئەو کێلویا خۆی شوای کێلویا خۆی شۆ کاگە خۆمە مەسەلەن قیامەت نییە هەموو ڕوتە و سەیری یەکتریەکە ئەمە حرامە بۆیە حەمامی تاک نەفەری بە هیچ کێشەیەکی نیە ڕەمەزان بەیان غەیری ڕەمەزان بەڵام لە ناو ڕەمەزانە وە لە غەیری ڕەمەزانە حرامە ئینسان لەو شوێنە جەماعیانەی خۆی بشوات. ماسە ئاخی تێبینم زۆر بەخەتڕاشم زۆر شانسم نییە خوا دوعام لەوکە بەختم بیتەوە وابزە مەوزوعی حەظ و تائیر و ئەو شتانە لە قورئان باس کرایە زۆر چارە ڕەشم زۆر هەموو دەمێ ڕزقم سوارە دوعام لەو بکە. کاک وەلید باڵێ خێزان تەیە؟ خێزان لێ زیابەوە ئەوە 6 ساڵە بە ماڵ و منداڵ و لێم زیابەوە هەموو شتی بردم. خوای گەورە بۆ خاتری گەورەی قورئان ژیانت خۆش کات هەوڵدە لەگەڵ عیبادەتەکانە بەسەر چاو کاک وەلید گیان ئینشاڵڵا دوعات بۆکەین و ئەو بەڕێزانش گیان لێمانە. ئێستا 2025 تا ئێستا خانی سارم نییە نەکبی 2005 خوای گەورە دەروی خێرت لێ بکاتەوە کاک وەلید گیان دوعای خێرت بۆکەین ئینشاڵڵا بەڵام تۆی هەوڵدا لەگەڵ دینداری و خواناسییا بینت خۆش کە چونکە قورئانە فەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. عبادة بندايتي كان إن شاء الله. كيما لقلايا دايكي فيانك. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. ماما ساجان باشي. خواي قورا باشد بوبك الحمد لله. إن شاء الله ماما ساجان والله جوت بسعرم هي بيز أحمد. فرمو. يا كم يا من قاسم أجنوب شكاوى لەسەر کورسی نوێژەکەم ناتوانم بە هیچ شێوەیەکی خەمە عەزەکە ئەگینە بۆ جاری دووهەمەتر ئازارم زۆرە ئەگەر عیلاجیش بوو هەر ئەبێ لەسەر کورسی بیکەم. کێشە چییە؟ وەڵڵاهی ئەمان ئەڵێ ئەگەر لە عەرزەکاری کە خێرتی بێکە لەبەرەوەی شیژدا بێتە عەرزەکە. خوشکە بەڕێزەکەم بۆ خەڵکێک کە لاشەی ساغە بە پێوە نوێشکا باشترە بەڵام بۆ خەڵکێک یعنی مەسەلەن ئێستا من لاشەم ساغە هەر بە احتیادیاڵم بە دانیشتنەوە نوێژەکەم ئەجری من نیوەی ئەجری ئەوەیە کە بە پێوە نوێژەکە بەڵام بۆ کەسێک کە معزور بێ و عوزری هەبێ دانیشتن و پاڵکەوتن و بە پێوەبوون هەمان ئەجری هەیە بۆیە جەنابەت لەسەر کورسی نوێژەکەی یان بە دانیشتنەوە نوێژەکەی هەر چۆنێک بۆ تەکرێ ئاوان نوێژ بکە مادام معزوری هەمان ئەجری بە پێوەبوون تێ ئینشاءڵڵا. خێرێ بنووسێ وەڵام من هەمی بە پێوە ئەتوانم بەس سوژەکە ناتوانم بەرم ئەبێ بچمە سەر کورسی دانیشم. هیچ کێشەیەکی نییە خوشکە بەڕێزەکەم هیچ کێشەیەکی نییە ئینشاءڵڵا یا ڕەبی خوای تەعالا شیفای ئەژنۆکانە بدا بۆ خاتری گەورەی قورئان. ئیشەڵڵا ئیشەڵڵا مامۆستاجا خێرێ بنووسێ وەڵا دووهەمیش بەبێ زەحمەت من نوێژەکان تەراویح لە ماڵەوە ئەەکەم هەتاکو کەی دروستە ئەگەر تەراویحەکە تۆزێت تەخیر بێ نوێژی تەراویح لە دوای نوێژی عیشاوە دەست پێ ئەکات هەتا وەکو بانگی بەیانی لەو مدەیە هەر کاتێک توانێت ئەنجامی بدا خوای پەروەردگار لێت قەبوڵەکە ئینشاءڵڵا.
ئیشەڵڵا چونکە من شەونێژی دەکەم شەونێژەکە لەگەڵ ئەوەیە ئەگەر چەنی بین بێ باشە شەو نوێژ هەر شەو نوێژەکەی پێش ڕەمەزانە لە ڕەمەزانە بۆتە تەراویح خوشکە بە ڕێزەکەم بۆیە هەر تەراویحەکە بکەی بەری شەو نوێژەکە شەکەوێ ئینشاءالله ئیشەڵڵا خێرێ بنووسە مامۆستا خوای گەورە بتپارێزێ خێرێ بنووسە یاخوا سەلامت یاخوا سەلامت یاخوا سەلامت بی خوای گەورە بتپارێزێ یاخوا مەحفوظ بیت جا بەڕێزان ئەرزمکردن لە فەلسفەی ڕۆژوودا ئەوەیە کە هەژاران و نەداران والێکەی لە ڕۆژی جەژندا دەستیان چاویان لە دەستی خەڵک نەبێ ئەوانی شەوک و تۆ جەژن بکەن کە ئەمە خۆشی جەژن ئەکاتە خۆشیەکی گشتی هەر تۆ خۆشیت نییە دراوسێکەشت خۆشی هەیە ئەمە دیارە دوو فەلسفە لە فەلسفەکانی مە ئینە فەلسفەی سەرفیترە زۆر زۆرە پاشان سەرفیترە بەڕێزان لە ساڵی دووی کۆچیەوە واجب بووە لەسەر موسڵمانان 2 ساڵ دوای هیجرەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم واجب بووە وەکو ئیمامی بوخاری مسلم جێڕنەوە لە عەبدوڵای کوڕی ئیمامی عومەرەوە فەرمووی أن رسول الله صلى الله عليه وسلم فرض زكاة الفطر من رمضان على الناس صاعا من تمر أو صاعا من شعير على كل حر أو عبد ذكر أو أنثى من المسلمين پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرفتەی فەرز کردو دیارە بە ئەمری خوای پەروەردگار لە ڕەمەزاندا لەسەر خەڵکی منێک لە خورمایان منێک لە جۆ یان منێک لەسەر هەموو ئینسانێکی ئازاد و کۆیلا نێر مێ لە موسڵمانان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ساڵی دووی کۆچیدا سەرفترەی واجب کردووە لەسەر موسڵمانان پاشان بەڕێزان مەرجی واجببوونی سەرفترا وەکو لەودی و لە حەدیسەکە خوێن منێ المسلمین ئەبێ موسڵمان بێت یعنی کەسێک موسڵمان نەبێت سەرفترەی و لەسەر نییە و عیبادەت و بەندایەتیشی لەسەر نییە پاشان یەکێکی تر لە مەرجی واجببوونی سەرفترا وەقت و کاتە سەرفترا کاتێک کە خۆری کۆتا ڕۆژی ڕەمەزان ئاوا ئەبێت سەرفترە واجبە بێت لەو کاتەوە سەرفترە واجبە بێت هەتا نوێژی جەژن سەرفترە واجبە بێت یعنی بە خۆر ئاوابوون واجبە بێت پێشووتر لە ئەوەڵی ڕەمەزانەوە کە باسیەکەی ئینشاڵڵا توانی بیدەی پاشان یەکێکی تر لە مەرجی واجببوونی سەرفترە ئەوەیە کە ئینسان نانی جەژنێ بێت یعنی ئینسانێک خواردن و خواردنەوەی ڕۆژی جەژنێ بێ یعنی ئەوەندە هەبوو بێت کە لەمەی خۆی زیاد بێکە ئەی خوات لەوە چێ بۆ ئێستام قسە بە خەڵکێک بڵێمە وەسام و کەسێتی بەڵام زەمانێک بووە کاتێک بۆ ئیسلام بۆ ڕۆژ و دوان ناتوە ئیسلام هەتا قیامەت لەسەر ئەرزدا حکومەکات لەسەر ئەرزدا کاری پێکرێ بۆ ئێمەرج نییە هەموو کات وەکو ئێستاوا بێت خەڵکی وا بووە مەسەلەن بیرتان نایە لە ڕاکردنەکە و لە گرانیەکەی خەڵک حاڵی چۆن بوو خەڵک نانی نەبوو بۆ جەژن ئەو بە ڕێزانەی کە تەمەنیان مناڵ نەبێت تەمەنیان لە تەمەنی من و گەورەتر بێ ئەزانن خەڵک نانی نەبوو بەڕاستی بۆیە سەرفترە لەسەر کەسێک واجبە کە نان و پێداویستی جەژنی خۆی پڕکرد بێتەوە ئەمجا سەرفترەی لەسەر واجبە بێت لەسەر خۆی و ماڵ منداڵک پاشان بەڕێزان بابەتی سەرفترە چەند بابەتێکی گرنگە بیزانین ئەویش ئەوەیە لە هەندێک کاتە سەرفترە واجب نییە ینی لەسەر ئینسانێک بیدات لەسەر هەندێک تاقم بیدەن سەرفترە ئەویش چوار بەشە بەڕێزان پەیوەندی بە کاتەوەیە لەسەر هەندێک کەس بەنمونە ئینسانێک شەوی جەژن مارەی ژنە بڕێت شەوی جەژن ئەمە لەسەر مێردەکەی نییە سەرفترەکەی بدات چکە بۆ لە ڕەمەزانە لایەم نەبووە لە ڕووی شەرعیەوە سەرفترەکەی لەسەر ئەمنی نیە ئینسانێک خۆری ئاخر ڕۆژی جەژن ئاوا بێ ئاخر ڕۆژی ڕەمەزان ئاوا بێ موسڵمانە بێ ینی دوای خۆر ئاوابوون
ئەم ئینسانە مسلمانە بێت واتە لە ڕەمەزاندا مسلمان نەبوو ئەمە سەرفترەی لەسەر نییە ئەم ئینسانە سەرفترەی لەسەر نییە تاقمی سێیەم کەسێکە منداڵێکە لە دوای خۆر ئاوابوونی کۆتا ڕۆژی ڕەمەزان و لە دایکە بێت خۆر ئاوا بووە دوای خۆر ئاوابوون لە دایکە بێ مەش سەرفترەی لەسەر نییە چونکە لە پێش خۆر ئاوابوونە وجودی نەبووە چوارەم و کۆتایی کەسێکە پێش لە ڕەمەزانە فەقیر و هەژار و نەدار بووە دەستی کورد بووە هیچی نەبووە پێش خۆر ئاوابوون نانی جەژنی نەبووە خوای تەعالا لە دوای خۆر ئاوابوون دەوڵەمەندیەکە ئەمەش زەکاتی سەرفترەی لەسەر واجب نییە ینی ئەمە کۆمەڵە وردەکارێکە پێم خۆشە لە فقی ڕۆژوای ئینسان بیزانێت کێمان لەگەڵایە کاک خەلیل گیان السلام عليكم مامۆستا عەلەیکوم السەلام مامۆستا خەلیل خی گەورە جەزات بداتەوە بۆ تەوەرەکە خوا لە هاوڵاتیانی نەسێنێ و لێمە نەسێنێ بۆ تەوەرەکە خوای گەورە پایەدارت کە یا ڕەبی مامۆستا هیچ پرسیارێکم نییە دوو نەخۆشمان هەیە یەکێ لە خەستەخانە یەکێ لە ماڵەوە داوای دوعای خەرەکەین لە جەناب و لە هەموو بیسەرێکی بەڕێت برانی بەڕێز خوشکانی بەڕێزەوە کە گوێی لە دەنگمانە مامۆستا خەلیل نەخۆشیان هەیە لێرەوە بۆ نەخۆشی ئەو برا بەڕێزا قاڕەی نۆڵین یا ڕەبی خوایە مخاتری ناوە جوانەکانی خۆ دێسە کاتی گیرابوونی دوعایە ڕەبی خوایە شیفای ئەو دوو نەخۆشەیان بی یا ڕەبی خوایە شیفایان بی دڵی کە سوکاریان خۆشکەی و ئەو بەڕێزانەی کە گویان لێمانە خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت شیفای خۆیان بە ئەگەر نەخۆشن ئەگەر نەخۆشیشیان هەیە شیفای بدە یا ڕەب العالەمین کاک ئیسماعیل گیان السلام عليكم مامۆستا گیان عەلەیکوم السەلام وەڕەحمەت الله مامۆستا جەوادات پرسیارم هەیە لە خزمەتتان والله مامۆستا گیانە من ڕای مافی دەکەم بەڵێ ئەو کاتی ئێستا دڵی کاتی مەنعەکەی دەست پێ دەکات پاشماوشکە بەڵێ بەزە من ڕای بە خودابی دەکەم ینی بە تۆڕ سوالە بەڵێ ئەگەر بکەم وەکو شەرعەت دەستانم بکەم ینی ڕای خۆم بکەم وەکو ڕۆژانە مافێک دوو مافی بگریمەوە ینی دوای مەنعەکە بڕۆیت لا مامۆستا هەلە مەنعەکەدا ینی کە بکەم خۆکە گوتومە وەکو ئەوەی خۆم بۆ خۆش خۆ بکەم کاک ئیسماعیل گیان جەنابەت ئەفەرمووی کە حکوومەت بڕیاری مەنعیدا جەنابەت بچی جایزە بەڵێ مامۆستا گیان چۆنەچی جەنابەت من هەر بە تۆڕ ناکەین بەس بە خوددا بێتم بە خوددا بۆ خۆم ئەزانم چۆن ئەچی ینی بە ئاشکرا ئەچیت بەڵێ مامۆستا باشای دەتوێنێ بەس بۆ هەر بۆ من یعنی خەڵک لێ بکەدانێ مافێک دوو مافی دەرهیدان بەس ئەوەیە بە ئاشکرا چی ئەگەر حکوومەتیش بیبینێ کێشت بۆ دروست نابێ نەخێ مامۆستا خەڵک دەست بە خودابی ینی ئەگەر بتمدادیشم بە خودابی دەوانێت تۆ بە تۆڕ ناکەم پرسیارەکەم ئەوە بوو ئەم ڕاوە جەنابەت ئەیکەی بە ئاشکرایکەیان بە دزێوە ئەیکەی مامۆستا بچم بە ئاشای دەکەم بە ڕۆژێ دەچم بە ئاشای دەچم حکوومەت بتبینێ عقوبە دەدا لەسەر ئەوە مامۆستا زۆر تاریە ئەوە نییە بڵێ عقوبەتدا بەس لەوانەیە دێ بڵێ وەستە خودداگا بڵێ هەستە هەڵدەسە بە هەڵدەسان کەواتە مەمنوع ئەوە نییە بەڵێ مامۆستا جا کاک ئیسماعیل گیان بەڕاستی دیارە کاتێک لایەنی حکومی بڕیارێکی وادا لەو کاتەیە ماسی کاتی گەرادانانێتی ئەو بڕیارەی حکوومەت جێبەجێ بکرێ باش چکە بەڕاستی ئەوە لە قازانجی ماسیەکانایەوە لە قازانجی ڕاوچی ماسی شایە بۆ دوا ڕۆژ ئەو ماسیە زیاد دەکاتوەرەوە چێ ماسیەک بگری ئەم ماسیە کۆمەڵی گەرای زۆری هەبێ لەم کاتەیە بیکەیتە ماعیدەت و ئەم هەموو گەرایش کۆتایی پێبێ بۆیە من بەڕاستی بەجائیزی نازانم کاتێک کە حکوومەت بڕیارەدات ڕاوە ماسی قەدەغەیە خەڵک بڕوە ئەو بڕیارە بشکێنێت چکە من بۆیە زۆر پرسیارم لێ کردی کە ئایا باشکراچیان بە دزیەوە چیت خۆ ئەگەر ڕاوە ماسی قەدەغە بێ بە دزیەوە چیت بە دزیەوە بە دزیەوە چی ینی بۆی حکوومەت نەدبینێ من باسی شخصی خۆت ناکەم لەواچێ خەڵک بڕات تۆڕدانە بە دزیەوە بڕات تۆڕدانە مەسەلەن بۆیە ئەو شتانش کە مادام چۆن ئەڵێ ناڕەحەتیەکی تایە بۆ ئینسان خۆی ئینسانە بێ لەو ناڕەحەتیە خۆی بپارێزی ئەو مودەیە ڕزق لای خوایە لەواچێ بەشێکی حەزیش بێت
بۆیە من پێم باشە کاگی ئیسماعیلیان لەو کاتەیە کە مەمنوعە قەدەغە کراوە ڕاوە ماسی نەکرێت. باش مامۆستا دەست خۆش مامۆستا. یا ڕەبی خوا بتپارێزێ. خوا بتپارێزێ، خوا بتپارێزێ، خوا لێت ڕازی بێ یا ڕەبی. یا خوا سەلامت بێ. پاشان بابەتێکی تر بەڕێزان ئێمە کەی سەرفترە دەرکەین. سەرفترە حاڵەتی جائیزی هەیە لەگەڵ حاڵەتی واجبی هەیە. حاڵەتی جائیز ئەوەیە لە سەرەتای ڕەمەزانەوە تۆ ئەتوانی سەرفترە دەرکەی تاوەکو خۆری کۆتا ڕەمەزان تا خۆری کۆتا ڕۆژی ڕەمەزان ئاوا ئەبێت. ئەمە جائیزە. ئەمە جائیزە. لە ڕۆژی یەکەما دەرەکەی، لە پێنجەما دەرەکەی، لە دەیەما دەرەکەی، لە پانزەیا دەرەکەی، لە 20 دەرەکەی، لە 25 دەرەکەی، لە 29 دەرەکەی. ئەمە حاڵەتی جائیزە کە خۆر ئاوا بوو حاڵەتی واجب دێتە پێشە. ئەو کاتە واجبە بێت. ئەو کاتە واجبە بێ. واتە لە ئەوەڵی ڕەمەزانەوە دروستە دەریکەی و هەروەها لە شەوی جەژنیشا واجبە بێتتر ئەو کاتە هیچ دەسەڵاتێکت نامێنێ ئەبێ هەر دەریکەی. بۆیە حاڵەتی جائیز بوون و حاڵەتی واجب بوون ئەو دوو حاڵەتەیە بەڕێزان و خۆشەویستانم لەو کاتەوە ینی بە خۆر ئاوابوونی کۆتا ڕۆژی ڕەمەزان واجبە بێت، بەڵام لە یەکەم ڕۆژەوە سونەتە ئینسان سەرفترەکە دەرکا بەڕێزەکەم. پاشان بابەتێکی تر لە بابەتی سەرفترە کە ئەم ساڵ لیژنەی فتوای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سەرفترە 3000 داناوە. 3000 داناوە. طبعاً ئەگەر بە خواردن بدرێ بە خواردن بدرێ هەموو خواردنێک 2 کیلۆ نیو. مەسەلەن برنجە چ برنجێکە خۆی 2 کیلۆ نیو مەسەلەن چی برنجێکە خۆی لە ڕۆژ لە ماڵە لە ڕۆژگاری ژیانی خۆتە 2 کیلۆ نیو. ئەگەر بە ئەوە بیدەیت ئەگەر بە پارە بیدەیت سەرفیترە 3000 فیدیەی ڕۆژوش 3000 بەڕێزان. یعنی ئەو کەسەی فیدیە بە ڕۆژوو نابێ فیدیەکەی ئەدات کە باسمان کرد لە دوێنێ شەو کێنەوانەی فیدیادن بۆ هەموو ڕۆژێ 3000 دینارە. ئیتر مانگەکە ئەگەر 30 ڕۆژ بێ 90,000 دینارەکە فیدیەی ڕەمەزان بەڕێزان. فیدیەی ڕەمەزان ئەگەر 30 ڕۆژ بێ ڕەمەزان 30,000ەکە بەو کەسەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە پیر و پەکەوتێ ناتوانێت. و سەرفیترە 3000 دینارە. پاشان بابەتێکی تر زۆر جار ساڵانە دێتەوە ئازیزان و خۆشەویستانم. وەڵام مامۆستا ئایا بە پارە بیدەین یان بە خواردن سەرفترە بدەین؟ بەڕێزان شریعەتی پیرۆزی ئیسلام هاتووە بەشێکی شریعەتی ئیسلام بۆ خزمەتی خەڵکاتوە. ئەگەر هەر هەمووی بۆ خزمەتی خەڵک نهاتبێت بۆ خۆشگوزەرانی مرۆڤەکان هاتووە. شریعەتی پیرۆزی ئیسلام شتێک واجب ناکات زەرەر و زیانی خەڵکی تیابێت. وە سەرفترێژێکێکە لەو بابەتانەی کە شریعەتی ئیسلام بۆ قازانجی فەقیر و هەژار هێناوێتی. قازانجی فەقیر و هەژار لە چیایە؟ ئەم فەقیری کە بۆیە بێت ئەگەر برنج بۆی باشە و پێویستی بە برنجە بەڕاستی برنجی بۆ بەری باشتر. ئەم ئەسڵە. بەڵام ئەم فەقیرە لە ماڵەوە پارەی کارەبای نییە. غاز پارەیەوێت، کرێچیە پارەیەوێت، ئەم نەخۆشی هەیە دەرمانی ئەوێ پارەیەوێ، منداڵی هەیە جلی بۆ کڕێ پارەیەوێ. ئەم هەموو شتانە پارەیەوێ. ئەمە تۆ برنجی بۆ بەرێکێ برنجەکەشە فرۆشێتەوە بارزانتر هەر لە ڕووی عەقلیشەوە. پاشان ئەم بابەتی دەرکردنی زەکاتی سەرفترە بابەتی دەرکردنی زەکاتی سەرفترەکە باسیەکەین هاوڵان بەشێکیان ئەوە لە تابعین لە زانایان ڕزا و ڕەحمەتی خۆیان لەبێ پارە دەریان کرد. چێمە لەگەڵا؟ کاک سامان گیان. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله. مامۆستا گەخوات زەڵباتە و دوعای خێرمان بۆ بێ ئینشەڵڵا. یا ڕەبی خوای گەورە لە خەڵکی خراپ بتپارێزێ کاک سامان. دەستی مادەم مامۆستا وەڵای حەزم کە ڕوونکردنەوە گمەی لەسەر زەکات بن مەبلەغی پارەم هەیە دانراوە. ئەنجا من حەز ناکەم چۆنەڵی بیم بە یەک کەس بیم بە یەک شەخص حەزەکەم بیم بە 2-3 شەخص بەس یەک پرسیاری تر بێوەیە شەخصی ئەناسم گوچیلۆشتی ناتەواوە چاوی شوێرە ئەو دوو گوچیلێش کە ئێستا لە سەرجسمێتی هەر خێڕ من زوو بۆیان کۆ کردێتەوە
بارۆشتی گوچیلەکان هەم بۆ کڕێوێسا گوچیلانەشی کێشی تێکۆدەوە هەردوو چاویشی لە دەستداوە بە بۆنێ گوچیلەکانەوە ئەجا دووسێ مناڵی هەیە و کرێچیشە هیچ موچێکیشی نییە زەکاتی پێشێ وەرە کاک سامانگیانەوەی تۆ باسی کرد بێقەزابیاخوا مشتێکی پێشێ زەکاتی پێشێ سەرفکرەی پێشێ ئەتوانم زەکاتەکە یعنی دابەش نەکەم بەسەر یەک شەخص طبعاً کاک سامانێکێک لە کاک سامانیگیان لە ئەگەر خوا تەمەنی باقیدا و ماینۆ لەم بەرنامەیە باسی زەکات دەکەین کە کۆمەڵە شتەیەکێک لەوانە پارچە پارچە نەکردنی زەکات طبعاً ئەم بەڕێزەی کە ئاوا تووشی نەخۆشی بووە بەڕاستی بە 20,000 و بە 30,000 و بە 50,000 ئیشەکەی ڕایی نابێت بۆیە ئینسان لەم کاتەیە زەکاتەکەی زۆر پارچە پارچە نەکە بیداتە کەسێک کە جێ بگرێت ئاوە بۆیە جائیزە جەنابەت ئەو حاڵەتەی کە باسی کرد زەکاتەکە هەر هەمووی بدەیتە ئەو بەڕێزە هیچ ئیشکالێکی تیانێ و زۆریش باشە مامۆستا من زۆر لە نزیکیشەوە بۆیە پرسیارم حەز کرد وایعنی زۆر بەڕوونی وەڵام بیتەوە مامۆستا زۆر لە نزیکیشەوە ئاگادارم کە دوێنێ ئێوارە چووەتە خەستەخانەیە بۆ ئەمە چی پێڵێ غەسلی گوچیدا پارەیان پێ نەبووە گەڕاونەتەوە لا حول ولا قوة إلا بالله خۆی گەورە شفای بدا بۆ خاتری گەورەی قورئان کاک سامانگیان یەقینەتە بێ و زەکاتەی پێشێت مادام حاڵی ئاو هایە زەکاتی پێشە ئینشاءڵڵا بیدە و زۆر دڵت خۆش بێ کە زەکاتەکەت جێ خۆی کردووە خوا بتپارێزێ خوای گەورە ڕزق و ڕۆزی حەڵاڵت با یا ڕەب العالمین خوای گەورە بتپارێزێ یا ڕەب العالمین جا بەڕێزان زەکاتی سەرفترە بەوەی کە بە پارە بیدیان بە خواردن بیدی بەشێک لە مەذهبەکان ظاهری حەدیثەکەی پێغەمبەریان وەرگردووە ئەڵێن کاکە زەکاتی سەرفترە ئیلا بێ بە خواردن بێ ئەویش مەذهبی ئیمامی مالیکە ئیمامی شافعی ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ ئیبن حەزمی ظاهری ئەفەرموون پێغەمبەر خوا فەرموویەتی طعمة للمساکین هەنێ بێتە طعامێک بۆ هەژاران ئەڵێن طعامیش پارە نییە پێیان وایە کە ئەبێ خواردن بێ یان مەسەلەن خورما بێ یان مەسەلەن جۆ بێ یان مێوش بێ ئەوەی لە سەردەمی پێغەمبەرا دراوە صلی الله عليه وسلم ئەمان ڕەئیان وایە بەشێکی تری لە زانایان ئەفەرموون کاکە قیمەتی ئەم 2 کیلۆ نیوە مەسەلەن چەندێک بوو ئەوەندەیە یعنی بە پارێش دای بشکێنی تۆ جایزە بیدەی ئەمیش بەڕاستی جگە لەوەی کە مەذهبی ئیمامی ئەبوو حەنیفەی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ڕیوایەتێکە لە مەذهبی ئیمامی ئەحمەددا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ و لە ناو هاوڵانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر پێی جایز بووە سەرفترە بە پارە بدرێ و هەروەها ئیمامی عومەر خۆی پێی جایز بووە و هەروەها عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ معاذی کوڕی جەبر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەمانە کە کیباری سەحابە بوونە بەلایەن و جایز بووە و هەروەها لە تابعینیش لەوانەی کە سەحابەیان بینیوە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەبێ عومەری کوڕی عەبدولعەزیز کە نامانێرێ بۆ هەموو شوێنەکان نامەیەک گشتگیرە کات بۆ هەموو شوێنەکان ئەفەرمێ زەکاتی سەرفترە ئەوەندەیە ئەگەر کەسێکیش بە پارە دەریکە ئەوەندەیە بەلایەوە جایز بووە عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خۆی لێ بێ کە تابعیە و هەروەها حەسەنی بەسری و تاووسی کوڕی کەیسان و سوفیانی ثەوری و غەیری ئەمانەش بەلایەنەوە جایز بووە و لە زانایان ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ یحیای کوڕی مەعین و ئیبن زەنجەویە و شەمسەدینی ڕەمەلی کە هەر لە مەذهبی شافعیایە و ئیبن ئەبی حازم ئیبن وەهەب ئیبن ئەبی شەیبە و غەیری ئەوان ئیمامی قورتوبی پێیان جایز بووە بە پارەش بدرێ ئەمە لە هاوڵان پێیان جایز بووە تابعین پێیان جایز بووە و زانایان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێ پێیان جایز بووە سەرفترە بە پارەش بدرێ ئیذەن ئێمە ناکرێ ئینسانێک بڵێ وەڵام من سەرفترە بە پارادەم کەسێکی تر بڵێ وڵات تۆ سەرفترەکە جێی خۆی نەگردووە دووبارە دەریکەرەوە ئەم قسەیەکی نەقسەیەکی عیلمیە نەقسەیەکی ژیریە یعنی مەسەلەن ئەم سەحابانی پێغەمبەری خوا ئەگەر سەرفترە جایز بۆ بەلایەنەوە بە پارە خۆیان دەریان کردبێ عومەری کوڕی عەبدولعەزیز کە هەموو کەس زانێ پیاوێکی چۆن بووە حەسەنی بەسری بە پارە دەری کردبێ یعنی سەرفترەکەی جایز نەبووە یعنی مەسەلەن ئێمە لەو پیاوە گەورانە زیرەکتر و ئێمە لە ئیمامی بوخاری زیرەکتر و شارەزاترین بەڕێزان بۆیە
ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئەم بابەتی سەرفترا هیچ کەسێک بۆی نییە بڵێ تۆ بە پارایی دەی سەرفترەکەت جائیز نییە، یان کەسێک بڵێ تۆ بە خواردن ئەیدی سەرفترەکەت جائیز نییە. بابەتێکە پێوەەر تێیدا بە ئەمە بێ بەڕێزان، پێوەەر لە سەرفترێ ئەمە بێت. ئەو هەژارەی کە تۆ بڕیارە سەرفترەکەی بۆ بەریت، ئەگەر خواردن بۆ ئەو باش بوو، خواردنی بۆ بەرە. ئەگەر پارە بۆ ئەم باش بوو، پارەی بۆ بەرە. کامە بۆ ئەم هەژارە باش بوو، ئەویانی بۆ بەرە. ئاخر بەڕێزان ئەگەر هەژارێک فەقیرێک لە گەڕەکەکەی توایە، هەموو ئەو گەڕەکە یەکی فەردەیەکی برنجی بۆ بەرن، ئەمی ئینسانە لەواچێ 50 دانە فەردە برنجی لە ماڵەوە کۆ ببێتەوە. دوایەم برنجانە ڕای فرۆشێ. بۆچی ڕای فرۆشێ؟ خۆ ناتوانێت بڕات دەرمانێک بکرێ بڵا کاکە فەردەی برنجتە دەمێ لە جیاتی. حکوومەت دێ کارەباکەیە بڕە نابێ و ناتوانێت بڵە وڵا کاکە و دوو فەردە برنج دەمێ لە جیاتی کارەباکە. ئەم ئینسانە کرێت چییە؟ ناکرێت سەرمان خاوەن خانوو بڵێ کاکە خەڵک هاوکاری کردویت، ئەبێ کرێ خانۆکەم بیت، ئەمیش بڵێ دەی کاکە و دە فەردە برنج بەرە لە جیاتیەوە. خەڵکی بەڕێزان پێویستی بە چییە؟ ئەم زەکاتی سەرفترە بۆ خەڵک نییە، بۆ قازانجی خەڵک نییە، بۆ دڵخۆشکردنی خەڵک نییە. ئەوەیە ئەو خەڵکە قازان فەقیرە قازانجی لە چیا بێ کاکە بۆ ئەوەیە، قازانجی لە چیا بێ ئەوەیە. بەڕێزان و خۆشەویستانم، هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حسابیان بۆ قیمەت کردووە. قیمەت مەسەلەن فەرمویانە، ئیمامی بوخاری لە صحیحەکەیە ناوێتی فەرمویانە بۆ نمونە ئەم مەنا لە جۆ بای ئەوەندەیە لە مقابیلەکەیە ئەم قیمەتەکە ئەمە کردووە لە فڵان شت ئەوەندە ئەکات، ئەوەندە ئەکە ئەوەیان دەرکردووە. یعنی ئاوا حسابیان بۆ بابەتی قیمەت کردووە. بەڕێزان و خۆشەویستانم، پاشان زەکاتی سەرفترا هەروەکو زەکات ئینسان جائزە بیدا بە نزیکەکانی خۆی و جائزە لە شاری خۆشی دەریکات. مەسەڵەن کەسێک ئێستا لە بەنمونە لە وڵاتێکی ترە، لە ئەمریکایە، لەواچێ فەقیر و هەژارێکی دەست نەکەوێکە سەرفترەکەی بات. ئەم ئینسانە سەرفترەکە لە کوردستان بۆ بدەنی ئیشکالێکی تێدا نییە، یعنی نەقڵی کا بۆ شوێنێکی تر. لە کوردستانیش بە هەمان شێوە ئینسان ئەتوانێت بە پێی پێویستی ئەم سەرفترەیە نەقڵکە بۆ شوێنان. بەڕێزان و خۆشەویستان، دیارە کاتی بەرنامەکەمان کۆتایی هاتووە. لە کۆتاییدا خوای پەروەردگارە پاڕێنێ اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم اللهم بارك على محمد وعلى آل محمد. يا ربي خوايا بخاطري ناوجوانەکانی خۆت بخاطری ئەسما و صفاتی خۆت لێ دەپاڕێنەوە. یا ربی خوایا ڕۆژی مانگی ڕەمەزانت لێ قبول کرد بێتین، ئەم چەند ڕۆژەی کە ڕۆژتووە و ئەم چەند ڕۆژێکی کە دێ یا رب العالمین تەندروست باشمان کەی بە باشترین شێوە مانگی ڕەمەزان بگرین. یا ربی خوایا لە ئەجر و پاداشتی ڕەمەزان بێ بەشمان نەکەی، لەیلەت القەدرمان بە قسمەت کەی یا رب العالمین. یا ربی خوایا لێ تەپاڕێمەوە، لە بەرەکەتی قورئان خۆمان و ماڵ و منداڵمان بێ بەش نەکەی یا ئەکرەم الأکرەمین. ئەو بەڕێزانی کە دانیشتون بە دیار بەرنامەکەمانەوە لە هەر شوێنێکن گوێیان لە ئێمەیە. یا ربی خوایا ئەگەر نەخۆشن شیفایان بیت، ئەگەر نەخۆشیانێ شیفای نەخۆشەکانیان بیت، ئەگەر قەرزارن قەرزەکەیان بۆ ئاداکەی، ئەگەر کێشەیەکیانەیە خۆی کێشەکەیان بۆ چارەسەرکەی، لە خەڵکی خراپ بیان پارێزە، لە چاوی خراپ بیان پارێزە، لە سحر و ساحیران بیان پارێزە یا رب العالمین. یا ربی خوای پەروەردگار ئەگەر منداڵیان نێ منداڵیان پێبەخشی، ئەگەر هاوسەرگیریان نەکردو هاوسەرگیری باشیان بە قسمەتکەی یا رب العالمین، ئەگەر منداڵیان هەیە بۆیان ساڵحکەی یا رب العالمین. یا ربی خوایە وەکی گوێ لێ دەنگمانە، ئەگەر کەسێکی گیراوە بۆی ئازادکەی، ئەگەر کرێچێ بیکەیتە خاوەن خانووی خۆی یا رب العالمین. ئەگەر هەژارە دڵی دەوڵەمەنەکانی بۆ نەرم کەی ئاگایان لێبێ هاوکاری بن یا رب العالمین. یا ربی خوای تەعالا لێتەپاڕێمەوە بخاتری ناوە جوانەکانی خۆت، بخاتری ئەسما و صفاتی خۆت لێتەپاڕێمەوە. یا ربی خوا لەو کەسانەمان بگەڕی کە لە مانگی ڕەمەزانە قەڵەمی عەفو بەسەر تاوانەکانیان ئەدێنێ، بە تایبەتی ئەو براو خوشکانەی کە بەردەوام گوێبیستی ئەم بەرنامەی ئێمن، بەردەوام لە خزمەتیان داین لە شاشەی پەیامەوە ئەبینە میوانی ماڵەکانیان یا رب العالمین. یا ربی خوایە لە خەڵکی خراپ و چاوی خراپ و ڕەفیقی خراپ و دۆستی خراپیان پارێزە یا رب العالمین. ئامین ئامین. تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بەخوای پەروەردگار ئەسپێرم